إيرو بحث كرن وديتن جداهي هنا دنابرا هرما كردستان أو عراق ده هجماران ده اگر بحثا هزا کار بکن هجمارا هزا کار یا کل هرما کردستان هاتیت و مار کرن او کسی که تمنه وان یه گنجای بو کار کرنه گلک زیده تره لگل هفبه لگل این عراقه هون به هجماره چه واد بینن چه خالن وینین ارینی هنه سڵاو هیوادارم باش بن سەرژمێری کەتەلۆگی کۆمەلگایە ساڵی 1966 بۆ یەکەم جار لە بەریتانیا سەرژمێری ئەنجام دراوە دواتر ئینگلیزەکان بۆ یەکەم جار بە شێوەیەکی نافەرمی و بە شێوەیەکی پێشبینی کرا و پێشبینیکردن لە 1990 لە عێراق ژماری دانیشتوانیان بە 1,850,000 خەڵک خەمڵاندووە دواتر ئەگەر سیر بکەین بە شێوەیەکی فەرمی کە چەند ڕۆژێک پێش ئێستا سەرژمێری ئەنجام درایەوە لە عێراق دوای 134 ساڵ یعنی لە نێوان 1990 بۆ ئەم ساڵ سیرەکەین ژماری دانیشتوانی عێراق بەرز بۆتەوە بۆ 45,407,000 کەسرەیەک یعنی ساڵانە لە عێراق 325,000 خەڵک زیاد ئەکات ژماری دانیشتوان ساڵانە 325,000 خەڵکە ئەمە چەندین لێکەوتی هەیە ئەتوانی شیکردنەوەی بۆ بکەیت یەکێک لەوانە بریتیە لە هێزی دەستی کار کە سیرەکەین لە کوردستانە بەپێی ئەو ژمارەی کە هەیە 6,300,000 قسوور هاوڵاتی هەیە لە کوردستانە هێزی دەستی کار لە کوردستان زیاتر گەنجانن و ئەتوانن زیاتر کار بکەن بۆ نمونە یەکێک لەو خاڵانەی تر کە لە سەرژمێریەکان بۆمان دەرئەکەوێت سێ خاڵی زۆر سەرەکیە بەریا بێ سەر وان سێ خاڵان ژکەرە ماخوا ئەو ئاماژە بوو چییە ئەو هەژماراتە بەحەزکردی و دوی ئاوایی زێدەبوونێک تومار بێتە تومارکردن لە هەرێما کوردستانی دەهێزە کاردا بەڵێ لەبەر ئەوەی کە خاڵی یەکەم لە ناو هەرێمی کوردستان ژمارەی منداڵ کەمە و لە بینی مناڵەکانە تەمەن هەیە بۆیە مناڵێک پێ ئەگات یعنی کەسێک پێ ئەگا بۆ ئەوی بتوانێت کار بکات اینجا یعنی لە بینی مناڵەکانە تەمەنی زیاتر هەیە ساڵی زیاتر هەیە لە کوردستانە بۆیە هێزی دەستی کار لە کوردستانە زیاترە و 30,000 نێر لە کوردستانە زیاترە بەراورد بە مێیەکان ئەتوانم بڵێم خێزان لە کوردستان بچووکترە لە کوردستانە ئیش لەسەر کواڵەتی ئەکرێ ژمارەی دانیشتوانی کوردستان ڕاستە بە هێواشتر گەشە ئەکات بەڵام بە کواڵەتی تر گەشە ئەکات کاتێک کە کواڵەتی بەرزە بێتەوە هێزی دەستی کاریش لەگەڵیا بەرزە بێتەوە خۆ هێزی دەستی کار تەنها بریتی نییە لە تەمەن بریتیە لە زمانزانین بریتیە لە لەشفاغی بریتیە لە جوان پەروەردەکردن بریتیە لە بڕوانامەی باش بریتیە لە مێشکراوەیی بەڵێ لێ کاک سولێن گەر بینە سەر قەبارەیە ماڵباتان و بەراوردیەکێ بکەین لەگەل عێراقێ وەقتە بەحسە هەرێما کوردستانی کرد و پەیدابوونا زاروکێنەوە ئەگەر لە هەرێما کوردستانی بنێرین بتێکرا هەر ماڵباتێکێ هەر خێزانێکی چوار ئەندامی هەیە لە عێراقی 5.3 هەیە ئەوە ژمارەیەک ئەگەر بە گشتی سەحکەینە بتێکرا سەحکەینە بە ئەرێنی ناهێتە دیتن ئەگەر ئەم ببینین کو گەشێک دە ئاستێکی دەیە ماڵبات و چار بەر بکەبن باشە بوو وی وڵاتی خۆی لە هەموو جیهانە ئێمە چەندایەتی و چۆنایەتیمان هەیە ئەوەی کە ئێستا لە جیهانی مۆدێرنە جەختی لەسەرەکرێتەوە بریتە لە چۆنایەتی بریتە لە کواڵەتی دانیمارک وڵاتێکی بچووکە ژماری دانیشتوانیشی کەمە بەڵام دەستی گرتووە بەسەر زۆربەی بەشەکانی بازرگانی لە ئەوروپایە ئێستا بە بڕوای من زۆر گرنگە ژماری دانیشتوان کەم بێ بەڵام پڕوزە بێ گرفتی کۆمەڵایەتی کەم بێ مادەی هۆشبەر کەم بێ لێکجابوونەوە کەم بێ خۆکوشتن و خەمۆکی و دڵەڕاوکێ کەم بێ توانای خۆبەرەو پێشبردن و خۆپێگەاندن و ڕۆشنبیری زیاتر بێ ئەو تێڕوانینە ناتەندروستە کە بڵێ ئێمە ئەبێ ژماری دانیشتوانمان زیاد بێ بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ عێراقا لە کێبڕکەیە بین
نەخێ ژماری دانیشتوان ئەکرێ کەم بێ بەڵام بە شێوەیەکی کواڵیتی بێت بڕوانامی باشی هەبێت و تێگەشتنی باشی هەبێت ئینتیمای هەبێت خۆی لە گرفتە کۆمەڵایەتیەکان دوور بخاتەوە بە بەراورد بە ڕابردووش کە پێشبینی ئەکرا 370,000 لە کوردستانە زیادی کردووە سەرباری ئەوەی کە ئەو هەموو هاوڵاتیەمان هەیە لە دەرەوەی عێراق بۆ لەسەر ژمێرەکانە بەشداری نەکردووە کەواتە ئێمەش ژماری دانیشتوانمان زیادی کردووە نەوەستاوین بەڵام بە عێراق کەمتر زیادمان کردووە بەڵام کواڵیتی ترە باشە لەگەل vê zêdebûnê eger behsa dabêjbûnê jî bikin bi ser bajar û gundan de di amaran da derdkevîtin ku dabêjbûna li ser an ku niştecîbûna di bajaran de li Herêma Kurdistanê zêdetir e li gundan ku li bajaran bi rêja Asadî 84 hatiye tûmarkirin dibe ku zêdetir ji ber ku ev amareka destpêkî ye ev çi amajeyeke ئەمە چەند نیشانەیەکی هەیە کاتێ لە هاوڵاتیان لە گوندەوە کۆچەکەن بۆ شار یەکەم هەتا لە ژماری دانیشتوانیش لە قەزاوناحیەکان کەمترە بێتەوە کاتێک کە موچەخۆر زیادە بێ کاتێک کە کشت و کاڵ بایەخی پێنادرێت کاتێک کە پلان نییە بۆ گەشە پێدانی گوندەکان کاتێک کە سەرمایه‌داری دێتە ناو شارەکانەوە کاتێک خەڵک ژیانێکی باشتری ئەبێت لە شارەکان ئەتوانێت خۆشتر و باشتر بژی لە شارەکان ئەمە نیشانی ئەوەیە کە خەڵک لە گوندەوە کۆچ ئەکات بۆ شارەکان شار ئەکات بە دەواازەیەکی خۆپێگەاندن و خۆ بەرەو پێشبردن ئەمە بە بڕای من شتێکی خراپە بۆیە ئەبێت ئێمە کار لەسەر زیادکردنی بەرهەمی ناوخۆی بکەین پرۆژەکان زیاتر ببینە قەزا و ناحیەکان هێزی دەستی کار و کارگەکان لە قەزا و ناحیەکانە دروست بکەین چکە هەمومان نەزانین قەزا و ناحیەکان زیاتر نزیکن لە گوندەکانەوە کەسێک لە ناحیەکە ئیش بکات دەتوانێت بە ڕۆژ بێتە کارگەکە و بەشەو بگەڕێتەوە گوندەکەی خۆی بەڵام ئەگەر ئێمە زیاتر کار بکەین بۆ موچە یعنی وا بکەین ئەگەر ئێمە پشت بە موچە ببەستین و هەلی کار نەبێت لە قەزا و ناحیە و گوندەکانە دوو کۆچمان ئەبێت کۆچێک زیاتر لە گوندەوە دێت بۆ شارەکان کۆچێکیش کە لە قەزا و ناحیەکانەوە زیاتر ئەڕۆن بۆ ئەوروپا هەموو داتایەکان پیشانی ئەدەن کە ئەوانەی ئەڕۆن بۆ ئەوروپا بۆ هەندەران زیاتر جەماعەتی برادرانی قەزا و ناحیەکانن بۆیە پێویستە سوود لەو وزەیە وەربگیرێ و قەرباڵخی ناو شارەکان کەمتر بکرێتەوە و معاشخۆری کەمتر بکرێتەوە زیاتر باەق بە کشت و کاڵ و کارگەکان بدرێت لەو ناحێنە زۆر سپاس کاکە سورێن ئەکرەم جوواک نازژ هەولێری لەگەلما بووی ماندوو نەبن